کوڕ و کچەکانی سنە بە خۆیان و هونەرە ڕەسەنەکەیانەوە بوونە میوانی هەڵەبجە. ئەوان بە ستایلی هونەری میلی و بە شێوازەکانی هەورامی و سۆرانی و بادینی ئاوازەکانیان دەسڕن و گوێی ئامادەبووان پڕ دەکەن لە وشەی ڕەسەنی کوردی. ئەم گروپە ماوەی 6 ساڵە سەرقاڵی کاری هونەرین لە زۆربەی شارەکانی چوارپارچەی کوردستان ئاهەنگ و کۆنسێرتیان ئەنجام داوە. سەرپەرشتیاری گروپی ئاژوان بە شارپرێسی ڕاگەیاند یەکەم جاریانە دێنە هەڵەبجە و کۆنسێرت و کاری هونەری ساز دەکەن و لە مێژە هەڵەبجە و ڕۆژهەڵات پەیوەندیەکی تونند و تۆڵیان هەبووە. ئێمەش دەمانەوێت بەشێک بین لەو پەیوەندیە. ئەم گروپە پێک دێت لە 8 کەس، 5 کوڕ و 3 کچن. مەبەستیان زیندووکردنەوەی فەرهەنگ و کلتوری هونەری کوردیە لە هەر چوارپارچەی کوردستان بە شێوەزاری هەورامی و بادینی و سۆرانی. هەدەفی ئێمە لە بەڕێوەبردننی ئەم کۆنسێرتانە و ئەم تووری کۆنسێرتە ئەوەیە کە بتوانین موسیقی فولکلۆری شاری سنە بۆ تواناوچەکان بێنین و ئەوەی کە شاری هەڵەبجەمان بە عنوانی یەکەمین شار هەڵبژارد ئەوە بوو بە وەکو ڕێزنانێک لە خەڵکی هەڵەبجە لە شاری شەیدپەروەری هەڵەبجە بۆی کە وەکو قەرەبووکردنی ئەو هەموو کارەساتە ناخۆشە کە لە سەردەمی خۆیان ڕوویدا بۆیان و ئەگەر هەڵەبجە ئەو هەموو قوربانی و شەهیدیە نەدایستە ئێمە نەمانەتوانی موسیقا پێشکەش بکەین. پێمان خۆش بوو کە ئەو دەستکەوت و ئەو موسیقا بۆ یەکەم جار لە هەڵەبجە پێشکەش بکەین. هەڵەبجە و هەورامان چاوگی چەندین هونەرمەند و شاعیر و ئەدەبدۆستە و هەمیشە لەو بوارانەدا پێشەنگ بووە. هەر بۆیە ئەم گروپەش بیریان لەوە کردوێتەوە بێنە ئێرە و پێکەوە ئاوازێک بۆ جوانیەکانی سروشت بچڕن. بۆ داهاتوش لە پلانیاندایە بەردەوام بن و لە شارەکانی تری کوردستانەوە ئاهەنگ و کۆنسێرت ساز بکەن. زۆر خۆشحاڵە بین کە بتوانین ئەم موزیک و گۆرانیە فولک و ڕەسەنانە کە ئامادەمان کردووە بیناسێنین بە شوێنەکانی تریش و ئامانجمان ئەوەیە بتوانین وەکو کوردێک تەواوی موزیکە فولک و ڕەسەنەکانمان کە ئێستا زۆر باویان نەماوە بتوانین زیندوی بکەینەوە و ئەوە ئەرکی سەرشانی هەر کەسێکە کە کاری موزیک و موسیقی دەکا. هونەری کوردی گۆڕانکاری فراوانی بەخۆوە بینیوە و شارەزانیش بەشێک لەو گۆڕانکاریانە بە نێرێنی ناو دەبن. بەڵام گەنجەکانی گروپی ئاژوان دەیانەوێت لەسەر ڕێچکە کۆنە ڕەسەنەکەی خۆی بمێنێتەوە و بەردەوام ئاوازی کۆن دەسڕن بە گوێی هەوادارەکانیان. بەڕێبەرایەتی هونەری ڕۆشنبیری هەڵەبجە بە دروشمی چریکەی ئاویەر لە شنووروێ دەنگ دەداتەوە کۆنسێرتێکی گۆرانی و میوزیکی بۆ گروپی ئاژوانی سنە ڕێکخست. لە کۆنسێرتەکەدا بە ئامادەبوونی بەرپرسان و بە هاوکاری ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە ئاهەنگەکە بەڕێوەچوو. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە هەموو دەستگا ڕۆشنبیری و جومگە ئەدەبی و ڕۆشنبیرەکانی کوردستان دەکەین بۆ داهاتوو ئەو تیپ و گروپە هونەریانەی کە دێنە کوردستانەوە بتوانن سەردانی شاری هەڵەبجە بکەن و بتوانین ئێمە لێرەوە کۆنسێرتیان بۆ ئامادە بکەین بۆ ئەوە پیشان بن کە هەڵەبجە هیچ کەمتر نییە لە شارەکانی تر و شایانی ئەوەی کە زۆر شتی باشی پێشکەش بکرێت. گروپی ئاژوان ماوەی 6 ساڵە کاری هونەری دەکات لە شاری سنەی ڕۆژهەڵات و پێشتریش لە فیستیڤاڵی گەلاوێژ بەشدار بوون و بەردەوام دەبن لە کۆنسێرت و ئاهەنگەکانیان. شادی ئەمین، شارپرێس، هەڵەبجە.